سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا السلام علیکم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار خوای گەورە بخاتر ناوجوانەکانی اسمی عەڵەمی خۆی لە گوناح و تاوانی هەموو لایەکمان خۆش ببێ، عیبادەتمان لێ قبوڵ بکا، لە مردووی هەموو لایەکمان ڕازی بێ. خوای گەورە هەرچی چاکەیە بخاتە سەر تەرازووی چاکەکانمان، هەرچی خراپەشە خوای گەورە بخاتر ناوجوانەکانی قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و سەرپێچی هەموو لایەکمان. ئیماندارانی خۆشەویست، مسلمانانی عەزیز، لە وتاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین پێویستی مرۆڤایەتی بە نووری پێغەمبەرایەتی، واتە ئەم دنیایە پێویستی بەو نورەیە کە خوای پەروەردگار ناردوێتی بە ئومەتەکەی کە پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسسەلام. خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی پێدەکا و دەفەرمێ ئەلیف لام ڕا كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. خوای پەروەردگار باسمان بۆ دەکا ئەو نوورەی خوای پەروەردگار کە ناردوویەتی خەڵک لە تاریکی لە دەرکا بەرەو ڕووناکی، واتە پەروەردگار ئەم قورئانەی هێناوە پێشی قورئان، پێشی ئیسلام خەڵک لە تاریکیە بووە، خەڵک لە ژیانێکی زۆر خراپە بووە، پێشی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە ظولما بووە. کەواتە خوای پەروەردگارە فەرمێ بۆ ئەوەی دەربچێ بۆ کوێ؟ بۆ نور و بۆ هیدایەت و بۆ ڕەحمەت و بۆ میهرەبانی و بۆ ڕێگای ڕاست و بۆ شتی پاک و جوان و هەمووی بە ئیزنی ئەڵڵا گیان و بە پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسسەلام کە کردوێتی پێغەمبەر و ئاخر پێغەمبەران. چکە پێغەمبەران هەموویان هاتوون ڕێگای ڕاست بە هەموو لایەکمان پیشانەدەن. قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسحاق وإبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى وما أوتي النبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون. ئەم پێغەمبەرانەی کە خوای پەروەردگار ناردوێتی بۆ بەشەریەت بۆ ئەوەی ڕێگامان پێ پیشاندا. ئیماندارانی خۆشەویست، خوای گەورە هەم لە عیبادەت هەم لە ژیانە پەروەردگار پێمانی وتووە نوێشکەن، بەڵام نەیوتووە شێوازەکەی چۆن نوێشکەین، چۆن بێسین، چی بکەین چی نەکەین. هەموو ئومەتێ پێغەمبەرێکی ناردووە فێری کردووە نوێژەکە چۆن بکە. صلوا كما رأيتموني صلي كما قال عليه الصلاة والسلام. پێی فەرمووە حەجکەن، بەڵام پێغەمبەری خوا بەکردار بۆی کردوین تێمەش وەک ئەو حەجکەین، وەک ئەو عومرە بکەین، وەک ئەو ڕۆژوو بگرین، وەک ئەو نوێشکەین، وەک ئەو هەموو عیبادەتەکان بکەین. و مامەڵەی ڕۆژانەمانیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان خلقه قرآن يمشي على الأرض وما أرسلناك إلا رحمة للعالمين. برامبر مرۆڤایەتی لسلوكش دا وإنك لعلى خلق عظيم. هم لپیشنگ لعبادت أبي چاوي لبكين قدوة مانا سرور مانا نوري چاو مانا لعبادت ولكار ما ملي الروجان ما انشروها. چکه همه رابرك مانه پیشوایك مانه هموشتکی بو داناوين و هموشتکی بو باس کردوين و هموشتی فیر کردوين. پێویستمان بە هیچ کەسێک نییە هەتا پێشڕەویمان بکاو بکەوێتە پێشمان شتێ نەماوە کە پێمان بڵێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی وتووە پێمان، هەموو پێغەمبەرایەت و عیبادەت خوای گەورە وحی بۆ ناردووە، هەم بۆ بەشەریەت کە ئەم پێغەمبەرە لەناو خەڵکا بووە و مامەڵەی کردووە ڕەفتار و ئاکاری هەمووی جوان بوو خوا باسیەکە و مرۆڤەکان شایەتی دەدەن، تەنانەت ئەوانەیشی کە شایەتیان داوە کە مسڵمان نین. کەواتە پێغەمبەری خوا ئەمەیە ئیمانداران. بۆیە ئێمە لە هەموو ساڵێکدا کە پێغەمبەری خوا تێتە سەر دونیا تایبەت و تارەکەوانمان پێشکەش ئەکەین بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، چونکە پێغەمبەری خوا جیاوازە لەگەڵ من و تۆ کە تێین بۆ دنیا. ئیمانداران نەکواوا تێبگەین پێغەمبەر بەشەرێکە واتۆتە سەر دنیا وەک ئێمە تەواو، ئەگەر وابی وریابە ئیمانەکەت خەلەلێیە. پێغەمبەر بەڵێ مرۆڤە، بەڵام پێغەمبەری خوایە، بەڵام خۆشەویستی خوایە، بەڵام هەزاران صفاتی تری هەیە. چکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ڕابەرە لە دنیادا و لە قیامەتشدا.
بۆیە ئەو ڕۆژانەی کە نێزگە بێتەوە لەو ڕۆژەی کە پێغەمبەر لەدایکە بێت ئەو مانگە یا ئەو ڕۆژە یا ئەو مانگە با بڵێین جیاوازترە لەگەڵ مانگەکانی تردا. کەسێ بڵێ وانە ئەوە دیارە تێنەگەیشتووە یان عاقارێ یان شتێکترا لە مێشکیاگەرەکێکی خەڵک بەو شوێنە بەرێ، چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لای هەموو مەلایکەکان ڕێزدار بووە، تەنانەت لای هەموو پێغەمبەران پێشکەوتووە. ئەو پێغەمبەرە بووە کە هاتووەتە سەر دونیا لایەکی دنیا ڕۆشنا بووەتەوە، بڕۆ لە سیفەتیدا سێری کە هەر لە مناڵیدا بەلەوەی پێغەمبەر بێ بزان منداڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە منداڵی کێمانەشێ بەچی بەشەرێ ئەشێ، هەر لە مناڵیدا پێغەمبەری خوا موعجیزەی بووە. چیجا دوایەوە بووەتە پێغەمبەر موعجیزەکانی زیای کردووە. وەی ئیماندارانی خۆشەویست بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ لە دڵمانە گەورە بێ، ئەبێ لە عیباداتا گەورە بێ، ئەبێ لە ئەخلاق و ڕەوشت و ماماڵەی ڕۆژانەت گەورە بێ. ئەگەر وانە بێ خەلەلتەیە لەو دینداریە کە دەیکەی لەو عیبادەتەی کە دەیکەی، چکە خوا بە گەورەی داناوە. خوا دەڵێ پێغەمبەرەکەتان گەورەیە، پێغەمبەرەکەتان ڕێزی لێ بگرن خۆشتان بێ. هەر کەسێ منی خۆشەوێ خوا فەرمێ پێغەمبەرەکەی خۆشەوێ، هەر کەسێ ئەوەیەکی بچێ بۆ باش شوێنی پێغەمبەرەکە کەوێ. خوای پەروەردگار ئەیتوانی وتایە شوێنی خۆم کەوتەوە بۆ شوێنی پێغەمبەر کەوی، چکە خوا خۆشیەوێ. تۆش دەی گەرەک تا لە ساڵێکدا دێ و دەڕوا ئەو مانگەی کە باش دەکەی وەڵای کاکە پێغەمبەر هاتۆتە دنیا هەروایە و زۆر شتێکی سادەیە و ئەبێ هیچ نەڵێیت و هیچ نەکەی، یان ئەڵێ بۆ لەو مانگە باسەکە بۆ ئێمە یان زەمانەکەی تر تەورات و ئینجیلە باسەکەین، هە قورئان نییە هە پێغەمبەر نییە هە سڵاوات نییە، بەڵێ لەم مانگەشدا زیاتر باسی دێتی. ئێوە یانزە مانگ ڕەبەق قورئان ناخوێنن، بەڵێ ئەی بۆ لە ڕەمەزانە زیاتر دەیخوێنن. خوارە قورئانێ پرسیارێ بکە لە خۆت، ئەی بۆ حەج لە ساڵێکدا یەک جایە، ئەی بۆ لە یان زەمانەکەی تر نییە، ئەی بۆ عەمرە کاتی دانراوە لە ساڵەکەدا هەندێک حاڵەتیە نابێ بیکە، ئەی بۆ ڕۆژ و لە کاتی خۆیدا دانراوە. هەمووی ئەمە قیاسە، ئەمە میزانە، ئەمە خوا ئەمە دەستوری خواییە دایناوە بۆ مرۆڤ. تۆ ئەتەوێ ئەم دەستورە لابەیت و بڵێی بەکەیفی خۆم ئەوە ئەو مانگە شوق مانگەکانی ترە و با بڕاوەوە و هیچی تیانی نا. ئەگەر وا بڵێی ئەوە سەوی ئەوە هەڵەی خۆت ئەبەیتە من هەڵەدا و خەڵکیش دەبەیتە من هەڵەدا، وریابێ چه قیامە سەختە. تەوەی پێشی پێغەمبەرایەتی عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ خوای پەروەردگار پێغەمبەری نارد لە دوایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناردی بۆ لای مسلمانان، زۆر ئەزیەتیان کێشا و زۆر ماندوو بوون، زۆر ئەزیەتیانەدا، ڕۆین بۆ حەبەشە. پێغەمبەری خوا فەرمووی بچن بۆ حەبەشە، مەلیکێکی تایە، مەلیکەکە نەجاشیە، مسلمانیش نییە، بەڵام عادلە. بەڵام چییە؟ عادلە، زوڵم لە هیچ کەسێ ناکا. ئەم مەلیکە کاتێک چوونە لای فەرمووی كنا قوما ئەهل جاهلیە. کاتێک گفتوگۆیان کرد لە دواییدا فەرمووی یەکێ لە نوێنەرانی ئەسحاب و یاوەران کە چوو فەرمووی ئێمە قەومێک بووین لە جەهالەتە ئاژیاین، نعبد الأصنام، بتمان ئەهێناوەمان کردە خوا و ئەمان پەرست. ئەمە جەهالەتی پێشی پێغەمبەر وا بوو، هەر کەسێ خوایەکی هەبوو یان چەند خوایەکی هەبوو لە ماڵدا ئەی پەرست، هەر کەسێش عیبادەتی ئەو خوایانەی نەکردایە کوفریە کرد و ئەبێ لەو مەملەکە و لەو گەلە و لەو خاکەدا بمردایە و بکوژرایە نەمایە، چکە عیب و عار بوو. ئەمجا فەرمێ لە دوای ئەمە وەنەئکل المەیتە، شتی مردارە بوومان ئەخوار، ئاسایی بوو لامان. ئێستا ببینێ لە ئەوروپا هەندێک وڵات شتی مردارە بوو ئەخۆن، جارجارش ئەگە لە ترسی خەڵکانە بێ ئەیکەنە مەعەلەبات و شتی باش ئەیدێرن بۆ خەڵکی بیخوا. ئەوە جەهالەتە، ئەوە جەهالەتە پێشی پێغەمبەر. جاری ئێستاش جەهالەتە، چونکە پەیامی نووری پێغەمبەر نەگێتەوە شوێنە، مردارە بوویان شەخوار. ئەمجا فەرمێ وەنەأتی الفەواحش، ئەوەی خراپە بەمان کرد، فەواحش خراپە و خراپەکاری ئەمان کرد، یعنی بەدڕەوشتی لە ناویاندا کارێکی ڕەوا بوو، کارێکی لایەن باش بوو، وەگە باشش نەبووە ڕەواجیان پێدا بوو.
أمشى خرابة ونقطع الأرحام وصل الرحمن بري سداني خزم قوم وأحباب ما ناكت ودراو سلاما نو ويأكل القوي منا ضعيف أوي صلاتي بوايا أوي قوي بوايا أوي دستي بروايا هجار ولا قوماو بيد الصلاة تيجي أشخصان دوا أما أنا كشتي جاهليته خوابنا من دا بيجي في غمر كراوة أم جاء أفرمي فكنا على ذلك حتى يبعث الله إلينا رسولا منا أما روابوين حتى في غمر يكاد لخومان خوانا أردي ومان زاني من ودوايا ونعرف نسبك ناسين وصدقه وأمانته وعفافه فدعا إلى الله همو إيمان دزاني دسباكي رازقوي نسبكي باكيتي أم بغمري كناردي ومان لدواي وباني كردين ولا إخوة ورن يخوى برستن دنيا وهمو جيان يخوى هي سيصو شخص خواينية عبادتك وذاتك الله كخاوني دنيا كخاوني قيامته خاوني أم دنيا أو دنياش وباشان دبان ماني كر نعبده أم جا عبادتي خواي پروردگار بكين وورياج بين مقصي أوانا كين بيشي خومان كسكاري خومان كشرك وكخلافات ينبودا ناوين وأمري كربة رازقوي وأمري كربة قصي راس وكرداري راس وأمري أوي كرد أمانة دسفاد بين لا أمانتا وأمري بيكردين سلي رحم وأمري بيكردين لقى الله سيدا باش بين وأمري بيكردين ختام بقرن لقناح وتاوان وأمري بيكردين فين مرجن فين يكربنا حق مرجن وخرافة كاري وبدر وشتشمك بوين نجاشي وتي بلي أم ديني كي وهنا وتانا لسر أو ديني كمن نام لسري فاتاب بغمراني شكا هر كسي أما صفتي بأم صفة جوانانا هلقري هم خوي هم قلكي هم مالكي هم شاركي صرف راضي دنيا وقيامة به هذه ذان خوش يستان في غمر إخوة صلى الله عليه وسلم بو بيويستا بو أمره لچيا بيويستا چن خالي لخدمتانا باسكم يكم بيشوايا فاتا بيبي كينا بيشواي خمان لبيشوايتي دا إنسان إيماندار كاتي خستي بيشواي خوي أو كاتا أو مرابا أو إنسانا لدنيا دا بختور دبي ولا قيامته دا بختور دبي ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت وأتى عبادتي خواي فرودقار وأويشي كطاغوت أو استمكار في بل استمكار تو طاغوتي تو للرجالات إن هذا أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون أمتهم يك أمة ويك خواي شيء عبادتي أو خواي قوري أكاهم بيكم إيمان داران دوميان بابد بين بروشت جوانكان باكر جوانكان إنما بعثت لأتم مكارم الأخلاق يعني صالح الأخلاق يا بيغمر إخوة فرمي عليه الصلاة والسلام هاتو من روشت جوانكان كجوان جوان تريكم يعني توابيك يعني كار جوانكان كتوابيكم بوتان بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي يا أبا ذر وصيتي بيكا آية دو خصلتك بيبلم أم دو خصلة زور خرز بي لترازوي شاكا كان لقيامة أبا ذر فرمي في غمر إخوة بلى يا رسول الله صلى الله عليه وسلم فرمي عليك حسن الخلق يكي لو أنا دز بقرة بروش جوانيوه والصمت وطول الصمت زور جار بيدنق بيدنجيل بجيره لو أنا كنازاني خيري كايا شري كايا أقار أمتكرت أنا زعيم ببيت في أعلى الجنة أو من مالك لبهشت في اللي برزيكي بهشت شوية اللي وين مالك بوشي زمانك كالروش جوان أو روش جواني في غمر عليه الصلاة والسلام ورقري بوخود لما عملي روجاني خود أجيب جيك إيمان داراني خوشيس سيهميان بكينا شوين سنة كاني بلان بجواني سنة كاني جيب جيك نك بعقلي خمان بمشي خمان لو سنة تيب جينو بيكي نا
ئەمڕۆ خەڵک سونەت هەندێک لەوەیە بەعدەجار سونەتێ جێبەجێەکە ناوڕۆکی سونەتەکە لەوەیە وەک خۆی نەبێ یان زۆر جار سونەتەکە وەک خۆی جێبەجێەکە سێرەکەی خەلەلێکی تیایە. سنت کاتی حدیثێک دێ لە حدیثەکە جوان بقوڵێنەوە، جوان بچن تەفسیرەکەی کەن، معنای کەن، خۆت دامەنیشە معنای بکە. ئێستا من حدیثێکت بۆ شیەکەمەوە من ناتوانم معنای بکەم، چکە من نە عالمم نە زانا، من هیچ نیم، بەندەیەکی فەقیرم، دێم لەسەر ئەو وەرەقە نەقڵێکم بۆ هەرچی ئەڵێن قیامەت هەیە، قیامەت سەختە، تۆش کاتی حدیثێ بە خەڵکەڵەی قیامەت سەختە، وەک خۆی نەبێ پێغەمبەری خەتەکە وریابە. ئەمە ئاوایە دین، دینەوە نییە بۆ خۆت دانیشی و حەدیث بڵێیت و ئایەت بڵێیت و تەفسیری کەی بکەیت. نا، تەفسیرەکە بێ بگڕێیتەوە سەرچاوەیەکت بێ، سبەینی ئەگە خوای پەروەردگار پێغەمبەر وتی بۆ وای وت، بڵێ خودایە لە فڵان تەفسیرە فڵان کەس وای وت، بۆی ئەو قسەی لەسەر تۆ لاچێ، تەفسیری ئەو پیاوە داوەتەوە، عالمە ئەو زانایە ئەو کەسە داوەتەکە خەڵک. شتێک بەهەڵە فێری خەڵک بکەی بە ناوەی سونەتەوە، هەتا ئەو ڕۆژەی خەڵک دەیکاتەوە گونەحبار دەبی، ئەبێ بڕێ یەک بە یەک پەشیمانیان کەیتەوە هەمویان. بەوە نابێ وەڵام من فتوایەکمدا لێرە و خەڵکی دوای جنابتان بە قسەی منتان کرد و سبەینی هاتمەوە وتم ئەو فتوایە وانیە مسڵمانان، لەخوا داوای لێم بردنم کرد و خوا لێم خۆش و، بەڵام ئەو خەڵکە ئەبێ هەمووی پەشیمان کەمەوە لەو کارە. ئەمجا خوای پەروەردگار پێمەڵێ شکارە ڕوا چۆن خێرەکە دەڕوا، شەڕەکەت شەڕوا بێ، ئینسان وریابێ، پابند بین بەوەی کە ڕەوشتی جوان ئەخلاقی جوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چوارەمیان شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە خواپەرستیدا دوور لە گوناح، دوور لە تاوان، دوور لە گوناح و دوور لە تاوان ئینسانی مسلمان خۆی دوور بکە. ئەمش پێغەمبەری خوامان پێویستە ئیمانداران زمانێک کە فیتنەی تیا نەبێ، زمانێک خەیر القورون بێ کە پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر زەوی و ڕێ بکە، ئەسحاب و یاوەران خەیر القورون لەگەڵ پێغەمبەرە، خەیر الئەسحاب بێ لەگەڵ پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام بێ، پێویستیان بەو نورە بێ بە پێغەمبەر بێ. ئەیچی جا زمانێکی وەک ئەمڕۆ من و تۆ لێمان تێکەچێ نازانین خێر و شەڕمان لێ تێک چووە، بەعزەجار حەیر دەمێنین کامە خێرەکە و کامە شەر، تەرازویەکمانەیە بۆی جای کاتەوە لێمان، بۆی کردارەکانمان جیا کاتەوە، بۆی خەڵکەکە جیا کاتەوە. ئەوش پێویستمان بەو تەرازویە جوانەی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام، بۆی لەم فیتنەدا دەرچین. ئازیزان خۆشەویستان، خاڵێکی ترمانەوەیە خوێندنەوەی ڕێنمایە جوانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆکمان، بۆ خۆمان، بۆ ماڵ و مناڵمان، بۆ گەڕەک و شار و وڵاتمان. ئەمڕۆ زەمەنی من و تۆ پێویستی بە چییە؟ بە ڕەوشتی جوان، بە قسەی شیرین. ئەتەوێ خۆت پێشکەوی، ئەتەوێ ماڵەکەت پێشکەوێ، ئەتەوێ کێش و گرفت لە ماڵەکەتانە بێ، زبانی شیرینکە، ئەتەوێ وڵاتەکەت بێ کێشە بێ، ئەتەوێ وڵاتەکەت پێشکەوێ، ئەتەوێ دەوروبەرەکەت ئیسادەت پێکا، زبانت لە هەنگوێ شیرینتر بێ. ئێمە پێویستمان بە مسڵمانی ئەمڕۆ هەیە، خەڵکمان زۆرە زبانی وەک شمشێرە. من ئەمە چی ئیسفادە هەیە؟ ئەگەر دینیش بێ، دین ناڵێ زبانتان وەک شمشێر بێ، دین ئەڵێ ڕەحمەت بێ، ئەڵێ زبانتان شیرین بێ، ئەڵێ دەمچاوتان پێکەنین بێ، ئەڵێ مامەڵەتان جوان بێ. لەگەڵ ئەوانەیە وا مامەڵەیان جوان نییە. ئەی چی جا خەڵکێک لەگەڵ تا باش بێ؟ ئەبێ ئێمە بە چاکە ئەتوانین خراپەکان چاکەین، بە خراپە ناتوانین خراپەکان چاکترکەین، چکە خراپە خراپەی لێوێتەوە، چاکە چاکەی لێوێتەوە. ئیماندارە بە تەواوی بخوێنینەوە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، لە کاتی دەعوا چۆن بووە، لە کاتی جەنگ و غەزادا چۆن بووە، چۆن خەڵکی بان کردووە، چۆن مامەڵەی کردووە لەگەڵ خێزانیدا، چۆن مامەڵەی کردووە لەگەڵ مناڵەکانیدا، چۆن مامەڵەی کردووە لەگەڵ خەڵکیدا، چۆن مامەڵەی کردووە لەگەڵ گەورەدا، لەگەڵ بچووکە. هەمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەرچاوەیە بۆ من، قدوەیە. خی ڕەحمە لێ بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە، بمان کاتە ئیماندارێکی ڕاستەقینە شوێنی سنەتی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی سەڵات وەسەلام. یا ڕەبی خوایە لە تەپاڕینەوە لەسەر حەوضی کەوسەر ئەم دەم چاوە جوانانە خوایە بۆ خاتە گەورەی خۆت
بەدیداری ئەو خۆشەویستەی خۆ شادمان کەیتەوە بەدەستی مبارەکی پێغەمبەر خوایە لێتە پاڕێینەوە لەسەر حەوضی کەوتەر ئاوداتە هەدانە بەدانەمان یا الله خوایە لێتە پاڕێینەوە لەژێر ئاڵای شەفاعەتی پێغەمبەردا حەشرمان بکەی خوایە لێتە پاڕێینەوەی پەروەردگارە ڕەحممان پێ بکەی ژیانمان پڕخێر و بەرەکەت بکەی یا الله خوایە لێتە پاڕێمەوەی پەروەردگارە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی لێقەوماوەکانمان بکەی هەژارەکانمان بکەی ئەوانەی دەستیان کورتە یا الله خوایە لێتە پاڕێمەوە کەسانە داوای دوعای خێریان کردو نەخۆشن خوایە شفای عاجلیان بدەی یا ربی خوایە وەسیرن ئەوەی گیراون خوایە ئازاریان بکەی یا الله خوایە لێتە پاڕێن ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی ڕەحم بە گەنجەکانمان بکەی لاوەکانمان بکەی خوایە وڵاتمان بپارێزی لە هەموو شەڕێک لە هەموو مصیبەتێک لە هەموو بەڵایەک لە هەموو فیتنەیەک خوایە ئاشتی و برایەتی و تەبایی و یەکریزی بەرقەرار کەیتیا یا الله خوایە هەرزانی بەرقەرار کەیتیا یا الله آمین آمین والحمد لله رب العالمين